بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لە ئاڵلقەی جارەی بەرنامەکەماندا درێژە با گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاگ عیسا ئەحمەد شەمۆ. کاگ عیسا، ئەو مەفرەزەی ئێوە کە دوایەوەی کە باست کرد شەیدەکە بە خاگەسپێرن و کە سوکاریەن سەردانی شوێنەکەکەن، ئێوە گەڕانەوە بۆ باکووری کوردستان و مەفرەزەیە یاخود لە باشوورمانەوە؟ نەما لە باشوورمانەوە باشوورمانەوە دیسە ئەوە ئەمە ڕۆیشتن داغلی ئەوی کوردستانی بین هەر ئەو منتەقەی زاخ و منتەقەی گەلی بساغا مەجێگاگری دەست نیشان کرد، یعنی ما لەوێ ئاوێتە ڕەبیعە دووە ینی دوای یەک ڕۆژ بە ڕۆژ زێدە دەکردن لە شاخەکان ئەو وەختی ئێمە دەست پێکردن. ڕەبیعاک دەینات ڕەبیعاک موواقع دەینات جێگایەکی مە تەماشایکە مە گۆڵا و ڕەبیعە زوو سانایی ئەمە دەچین ئاوینێ ئەمە چەند کەسێک ئەمەکەی ئەمە چەند ڕۆژ پشتی ئەوەی ینی ئێوە لە ماوەی مانگێکە چەند چالێکێکتان مە گۆرەی 20 ڕۆژادا گۆرەی 20 ڕۆژادا مە 4 چالانگی کرد بەێ 4 چاڵ گەجاوە چالانگی سیە مە دەست پێ کرد مە تەماشاکە ڕەبیعاک لەوێ ڕەبیعە زۆر ئاسان و بەسیت بیانی ئەلەساس بە گۆرەی عەقلیمە و بە گۆرەی ئەوی دیمە. من بە برادری خۆی گوت بە میسۆی گوتی مگوتی کاک میسۆ ئەمە دەچین داوێنە ئەوێ ئەتو نێ ئەتو ماندی بۆی ئەتو وەستاییە ئەتو لە حدودی بمینە احتیاط ینی تەماشای مە بگە ئێوە وەکی دەلێتن قوەتی احتیادن هەکە ئەمە ڕۆشتین ماوێتێ ئێوەش ڕەمیە لێ بکەن با زیاتر پێش نەیە گۆ باش. ئەمن پێشەش برادر من زۆر شەڕی پارتیزانی وەختی خۆیدا لەگەل حەمید حەفزڵای ڕەحمەتە خودی لێ بێت ئەمن زۆر شارەزابیم لە عملیاتەکان من برادەرەکان هەلس و چولی و ئەمە پێ دەڵێن چەڤر و ئەوە من نەخامتم پە گیایی و من لەگەل خوا بردن مژ خوا نەخام چولی بەخۆوە گرێدا و ئەو ئەمە ڕۆیشتین بە پارتیزانی ڕۆیشتین قرار بوو یعنی ئەمە حرەسەکەی بگرین و ئەمە هەجوریمێ بدین ڕەبیعەکەی پێشی ئەمە بگەهین حرەسەکەی تقریبا سعات 3:30 ئەو وەختەی سعات 4 وسە ینی دنیا مەغرب دەبی ئەمە گەهشتین جێگای حرەسی و نەگەهشتین جێگای حرەس بەڕێکات قەستە ڕەبیعە خۆ کرد وەختی قەستە ڕەبیعێ کرد ئەمە مەجبور بێ ئەمە چوین جێ حرەسی بەس حرەسەکە کەت ناوبەینی ئێمە و ڕەبیعەیدا مەگوت وەڵا خلاص دەبدە چ ڕەبیعێدا هێشتا نەخلاص نەبوو ئەمە ڕەمی لێ بکەین و باوینە ڕەبیعێ وەڵا ڕەمی لێ کە ڕاستن ماوایە خستەوە تەواو و ڕەمی مە لە ڕەبیعەیە کە ڕەبیعە هەمووها لە نەو تەڕەشەکان بوو ینی ئەو وەختەی بەشاتی نەبوو. ڕەبیعەکە ینی وەختی مە دەستی پێکرد و ڕەبیعێ دەست بە ئارپیچی و بە تۆپ و بە هاون و ئەوانە کرد ئەو منتەقەی دەنگی ڕێمی لێداوت. ئەمە گەڕانەوە مە تەماشایکە مەگو وەڵی ئەمە ناتوانین بچین بستینین ئەمە دەگەڕێنەوە بە تەلافەتی نەدین ئەمە گەڕانەوە هاتینە حدودی من بە میسوی گوتی وەڵا منە جەحەن نەدیت و بەس مە حرەستنێ کوشت و ئەوی دیتر بێجا نزانیم کا چەندش ڕەبیعێدا هاتم کوشتنی نەخێن مەزەرە نەدیت ئەمە گەڕانەوە من گوتە میسوی کاک میسۆ ئەمن دەچم قیادێ کاهین دێ چکن گوتی وەڵا ئەمە ژستەراحەتی خۆی دەکەین بە قیادەیژە ئاگدار بکەین ئەمن ئەو وەختەی ساڵ و نەفەری تنێ بیم و بێژن و بێماڵ و ئەمن ڕۆشتم قیادەی لەنک جەوهەرنامەقی و کەریم شنگاریوان ئەمن ڕۆشتم لەوانە تەماشەم کرد حەمید شەریف و برای میسا و ڕەحمەت بن میسا ئەمری خۆی کردووە عەبدوڵڵا ساڵح لەوێنە گوتن ئەوی دی جەوهەرنامەقی گوتی کاک جەوهەر گوتی بەلێ گوتی ئەم حەسەتکین تو عیسای بدەیل گەلمە ئەم المنتەقە وانە غەریبین ئەم المنتەقە خۆ شارەزانە المنتەقە وان غەریبین شەوان و گاوانی وان لەمە هەڵدەین ئەتوو بدە گەلمە گوتی باش بلانێ مانەعنینە ئەمە دینەگەل ئەمە لەگەل مەفرەزەی وان نەقلی مەفرەزەی ئەوانە کردم یعنی ئەوانەی باکووری بەجێهێشت بڵێ ئەم با پێشەوە حەزم کرد بە و پرسیارەش ئەوانەی باکووریەکان چەند کەسیانمانەوە دوایی ئێستا ئەوەی تۆ بزانی کەسیان ماوە یاخودی لەگەڵیان ماوە ئێستا ئەو کاتە چالاکیەکەتان دەنگانەوەی هەبوو بەێ میسو ئەمری خۆی کردووە محمود ئەمری خۆی کردووە
حەمید ئەمری خۆی کردووە فەریق ماوە درباس ماوە درباس خەلو ماوە و سادق ماوە ئەوی دیتر هەندێکە لەوانە ئەمری خۆی کردووە عمل ئەوژە ئەمری خۆی کرد پەیوەندی تێ لەگەڵ پەیوەندی دەناسم دوستی منن و ڕەفیق و برادری منن و کوڕێکی دەڵێن محەممەد خەلکی گوندی هەلەتیە ماوە هەندێک مردون ئەوە ئەو سێ چارەکە نەماون پێشەشەک ماون ئەی باشە ئەو کاتە هیچ ڕادیۆ و تەلەڤیزیۆن و شدە و کاتەکەم بوو بەڵام دەنگدانەوەی هەبوو ئەو چالاکیانەیە چالاکیان دەنگی هەبوو بەلاڤوو کە بین ئێمە بەلاڤۆک داوێتنە سەر جێگای عملیات و کەلاخەکانی حکوومەتی عێراق و ئەوەنە مانگێ بەلاڤوک داوێتن پشتی دوای ئەوەی ینی ساڵی هەشت ئیزگە ئینا ئیزگە لە سووریا بە ملی و بەهێستر و بە وەلاغ و بەنزاتچی مە ئینات لۆ منتەقەی هەرکو بێدا مە ئیزگە لەوێ دەینات و لەوێ ئیزگەی دەست پێکرد و برادران لەوێ لەسەر ئیزگانی لە ساڵی هەشت بەێ ئێزگەتان ئیزگە ئەبێ مە ئیزگە دەینە ئەو وەختەی ئەگە ئەوەی بزانی هەر بۆ و دۆڵە بوو هەر بۆ منتیقەیە بوو یاخود دەنگی ڕۆی بۆ وڵات بۆ شوێنی تر دەنگی دەهات لۆنکمە بەس دەنگەکە زۆر زەعیف بوو چکو ڕادارەکە ینی ناتوانانی ئەو هەندە بلندی بکەن ینی بچتە کوردستانی باکو ینی باشوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات یعنی دەگەهشتە هەندە جێهات بە گۆرەی قەدەمیات و بە کیلۆمیتر و بە ئەویدی ئیش دەکرد بەڵێ باشە ئەو چالاکی ئەو باسی سێ چالاکی وانە ئەو سێ چالاکیە هەمووی تەنیا تۆ کوردی باشوور بووی بڵێ ئەرێ وەڵڵا ئەوانە ئەم کوردی باش ئەوەی تر هەمووی کوردی باکوور بوو هەموو خەلکە منتەقەی ئولو دەرەوی خزمی یەکتری خزمی یەکتر و ناسی یاری یەکتر بوون بەڵێ ئەی دوای ئەو چالاکیان ناوان هەتاکەی پێشمەرگە بوون ئەومان وێجا ئەوەمان ئەمن گەهشتە مەفرەزەی دیتر مەفرەزەی دیتر ئەول مەفرەزە ئەمە هاتین گەلی سناتی مەدەینا گەلی سناتین لە منتەقەها منتەقەی زەخۆ لەسە سنووری تورکیا و سووریە ئەمە هاتین لەوێ مەدەینات ئەو وەختەش هێشتا ملت نەڕاکردبی ماوێتە کەمینە مەدەینا ماوێت مەفرەزای شەش ناوەڵە حوت جنوت هاتن ماوێتی هەیە حوت جنوتەکە ژمە ئەویدی کرد و سیلە حیوان دەرباز کرد و ئەمە ڕۆشتین کوردستانی تورکیا گوندێ بلکا گوندێ بلکا و جلبیە پێدەن ئەمە سێ چهار ڕۆژە لەوێ ژمان دوای ئەمە گەڕانەوە کوردستانی عێراقی گوندێ قەسرۆک و پەرەخ ئەمە هاتی لەوێ ملت لەوێ مەدیتن گوتی وەڵا ئەوە دوسێ ڕۆژە ملت ڕاکردن حکوومەتی عێراقی ملت ڕاکردن بردن لۆ زاخ و لۆ دەشتێ ڕاکردن یعنی ساڵی هەفتاهەشت لەو کاتەی گوندەکانیان دەست پێ کرد بە یعنی تقریبان مانگی حەفت بوو مانگی حەفت ملت ڕاکرد دوای مانگێکی ها مانگی شەش مە دەست پێ کرد مانگی حەوت پازدەی حەوت ملت ڕاکردن یعنی هەفتا و شەش بەێ مانگی حەوت ملت دەست ملەتی کردن ملت احتیلال کردن ینی لۆ خوارێ بردن ئینا نە منتەقەی زاخ باشە کاگە ئیسا ئێوە ئەم هەموو ئەم بەراوبەری سنوورەتانە کرد باشە حکوومەتی تورکیای لێ نەبوو حکوومەتی تورکی چاوی خۆی داخست بێ حکوومەتی تورکیای هەی بوو نەکو نەیبوو ئەو وەختە حکوومەتی تورکیا زەعیف بوو چاوی خۆی لەمە دەنەقان دەنگی نەدەکرد نەشیە دەنگی بکرد چکۆ یانی منتەقەکە حکوومەتی کەم تێدابی قەرەقۆلی تێدابین هەر گوندێکی احتیمالە دو گوند سێ گوندە قەرەقۆلێک تێدابی هەر منتەقایەکی قەرەقۆلێک تێدابی ئەوەنە ئەو وەختەیش بەخۆوە مەژیل بین نەدەهاتن نەدەگەڕەهان وەک ئێستا نەبوو ئەوان چۆ علاقەت بەمە نەبوو ئەمە کوردی باکوور بین و مەچۆ علاقەت بەوانە نەبی وەنج چۆ علاقەت بەمە نەبی کوردی باش و کوردستان هاوکاریان نەکردن هیچ کێ حکوومەتی ناوەڵە ئەم پێ نەحەسان هاوکاری کردن ڕاستی بەس هاوکاری ئەوەش هاوکاریەکە هەکە دەنگ لەمە ناکەن دەنگ لەمە ناکەن ملت زۆر باش بوو ملت گەلە گەلە باش بوو ملت گەلە مقلزبی ملەتی زۆر هاوکاری مەدا کرد ملەتی ئەمە بەنهێنی بە بەشاتن بە ئاشکرا دەبەشاتینەوە هاوکاری مەدا کرد زۆر ڕێگەی ئێوەش بۆ سووریا بۆ ئەوانە هەر لەوێ بڵێ ها لەوێ بوو ها لە منتەقەکەی یعنی لە منتەقەی ئەوێدی بوو لە منتەقەی جززیر و منتەقەی شێنا گوندک و یعنی وەختی خۆیدا ئەو گوندانە مقڕی ئێمە بی ئەمە لە سەرحەتش دەچوونە لەوێ مهاجری مەژە دەهاتن ئەو گوندانی منتەقەی سەر ئەو کاتە قیادەی مۆخەل لەگە سووریاشە پەیوەندی هەبوو پەیوەندی هەبوو بڵێ پەیوەندی هەبوو حکوومەتی سووری ئەو وەختەی هاوکاریە مەدەکە ینی هەنگێ
يعني بعسيه يساري ويميني هبي بله هنجي هاوكاري ما ذكرن بله باشا بله هنجي يعني حكومتي سوريا دجي عراقي بي عراق دجي اوانا بي بله بله جا لێرە شتێکی مێژووی گرنگ هەیە بله تۆ باسی ئەوەت کرد کە هەشتی شەش بله یەکەم چالاکی بڵێن شۆڕشی گوڵام بۆ و لێو دەست بە تایبەتی خەڵکی گوندی ڕۆبسکی و منتیقانە هاتوون و بەڵام دواتر سەرکردایەتی شۆڕژ یاخود پارتی 26 گوڵانی بەدەستپێکردنەوەی شۆڕژ دانا شەید عەبدوڵڵا حاجی عومەرانی بە یەکەم شەیدی شۆڕشی گوڵان دانێن ئەمە خلاف نییە لە بینی ئەو شتێک کە تۆی جێڕیتەوە ئەوەی کە ئەوان باسیەکەن ڕاستە ممکنە لە ئەو منتەقەی یعنی ئەوان ئەو وەختەی دەست پێکردوە یان لە 15 لە 20 لە 26 ئەوانە ئەو وەختەی دەستی پێکردووە لە ئەو منتەقەی منتەقەی ئێمە ینی بە لە زوو بەسمە ئەو وەختەی دەستی پێکرد لەبەر هەندە هۆیە لەبەر چکۆم داخل بین داخلی منتەقەی بین یعنی مە دەست پێکرد لەبەر ئیعلان و لەبەر ئەتانیش بە زووی بڵێن کە ئێمەوە هاتوینەوە دەست شۆڕژەکەینەوە بلێ لەو بابەتەی چکۆ یعنی احتیمالە هەندە مەفرەزە لە 15 دەستی پێکرد هەندێکە لە 20 پێ دەست پێکرد هەندێکە 26 دەست پێکرد هەرێک بە گورەی نێزیک بینی خۆ منتەقەی بڵێ کەواتە دوایی بڵێن سەرکردایەتی پارتی 26 گوڵانی کردووە بە وەکو دەستپێ شۆڕەشی ئەیلون شۆڕشی گوڵان ئەیان شۆڕەشی گوڵان بەڵێ ڕاستە دەستی پێکرد قیادەیە و قیادە چۆن حەز دەکەت و چۆن دەست پێ دەکەت و چۆن بەرنامەیدا دەڕێژت حەقیانە حەقیانە بەڵێ کاک ئیسایەوە سەرکردایەتی ئەوانەی کە لەگەڵتان نابوون هەتا کەی لە ناو بین خاچی باکووری کوردستان کەی گەڕانەوە بۆ باشوور گەڕانەوە بە تەواوەتی یا هەر لە هەردوو سنوور هەر نەخێ ئەمەمانەوە تا ینی تقریبن بێجا ما مەقەر جێبەجێ ینی پێنگە و مەدەیناتە پێش دوای مەئیناتە ینی تقریبن ساڵی حوتا و حوت ما مەقەر ئیناتە منطقە حدودی ئەویدی حدودی عێراقی مەینە حدودی عێراقی هەر حدودی ئەو لە ناوبینی ئێمە و ئەوانابی ما مەقەری خۆی ئیناتە خاکی عێراقی خاکی عێراقی مەیناتە حدودیدا لەوێ ئەو وەختەی تورکیا نەتوانیا داخلی منتەقەی ئێمە ببێت ئەوەنە لە منتەقەی خۆبین و ئێمە لە منتەقەی خۆبین ما علاقەت بەوانە نەبی ئەوانژە علاقەت بەمە نەبی بەس مەهاجری مە خەلکی پەناهەندە لە گوندەکان هەبی لە گوندەکانی تورکیا حتا دوای هەفتە و نو کاگی سا شتێکی تر کە چەند جار گوێبیستی بووم کاتێکە پەنجەمۆڵمان کردووە لەگەڵ بەرپرسەکان و لەگەڵ پێشمەرگە و ئەوانە لە ناو شۆڕشە هەندێک جار خیانەت دروزە بوو خەڵک هەبوو برادەرەکەی خۆی شەهید دەکرد و تەسلیم ببووە شتیوا هەبوو لە منتەقەیەوە زۆر کەم لە نکمە نەبوو بەس لە منتەقەی مزوریە لە منتەقەی دهۆک ئەو وەختەی ینی هەندێک برادەرە مەسوولی خۆی کوشت ئەو وەختەی پێدەگوتن برایەکی عەلی کۆخی مححمود یێزدی کوشت کادری وان بوو مەسوولی عسکەری بوو ئەو وەختەی لە منتەقەی شێخان ئەو وەختەی ئەوە لەوێ کوشتن هەکە غیانەت زۆر کەمبی زۆر کەمبی کاروباری ئستەخباراتی لە منتەقەی زۆر کەم بووە وەختەی خەلکی مە زۆر خەلکێکی مخلصە خەلکێکی ڕەوشەمبیرە خەلکێکی زانایە خەلکێکی شوورەشگێرە ڕاستی سوتەی کوردستان کورداتیەیە ئەنسان وجدانە بێژتن چکۆ ینی من حالەتێک لەوان حالەتە من گولبی و من سەحر کرد ئەو وەختی فترەی قیادەی موقت بەس دواتریش دوای حکوومەت و چاتاتی و جاش و استخبارات لە منتەقەی مسەیتر بوو لە منتەقەی مسەیتر بوو مەفرەزەکان دیف مەفرەزەی دەگەڕان بەس دوای شەڕی عێراق و ئیران ji bazem ینی قوەتی خۆ حکوومەتی عێراقی لە منتەقەی بەهدینا کێم کرد لەبەر شەڕی عێراق و ئیران ئەو وەختە ینی ئینتیساڵات و مانتیساڵاتی جەتەکان و خەلکی مستەشار و ئەوانە لەگەڵ پێشمەرگەی باش بوون ینی لەو فترەی کە تۆ لێ بوویتوە هەموو چالاکیەتان کردوانە بەرپرسەکان بەشداری بوون یاخود قیادی بەشداری شەڕەبوون بەڕاستیە ئەوان پلان و قیادی بەلیارە وەڵا بەشدار بین
کادرەکانی ئێمە ئەوی وەکی دەڵێ پایەی نزم لەگەل ئێمە بینە لەگەل ئێمە بینە لە مەفرەزەکان قیادەش ینی قیادەکانی ئێمە کەریم و جاوەرنامق و ئەوەنەش ینی لەگەل مەفرەزەکان داخل بین و بەشداری کردوونە لە شەڕەکان ئەرێ وڵە لە منتەقەی بەرواریە لە منتەقەی ئامیدی لە جارێکی ینی ئەویدی لەگەل مات کەریم شنگاری لەگەل مات هات منتەقەی سنات و زاخۆ و گەلێ پساغا و منتەقەی ئەبلو و پیبلە و ینی هەم ئستدلاع هەم مەفرەزە منتەقەی ببینێت و بناسێت و بزانێت چی هەیە چی نییە ناوەڵە قیادە داخل دەبین کەواتە ئەگەر بڵین ئەگەر کوردی باکوور و ڕۆژاوای کوردستان نەبووایە ئەو کاتە ئەو هەموو هاوکاری هەم هاوکاری معنەوی و هەم هاوکاری بڵین لۆجستیکی و هەتەنانەت پێشمەرگەش ئەگەر ئەوان نەبوون ئێوە نەتانەتوانی بەو شێوەیە ئاوا خێرا دەست بە خەباتی چەکداری بێ ئەمە دەتوانینە ئەمە دەتوانینە یعنی ئێمە بەشداری بکەن و مەفرەزەی ڕێک بێخین و مەفرەزەی داخل بین بە گورەی حجمی خۆی بە گورەی حجمی خۆی بە گورەی ئیمکانیەتی خۆی بە گورەی قوەتی خۆی ئێمە دەتوانیان مانێ مە ئەوەنە هاندان مە ئینانە داخلکردن ینی بە تەواسەتی قیادەی بە تەواسەتی ها قیادەی ئەو قیادە ژیانی هەموو خەلکی کوردستانی عێراق بوو وێجە چی خەلکی منتەقەی سۆرا بن یان چی منتەقەی بادینا بن ها قیادە بە ناوی پارتی دیموکراتی کوردستان بوو بە سەرۆکاتیە ڕەحمەتی مەلا مستەفا و کاک ئیدریس و کاک مەسعود سەرکێشی ئەوانە بوو بە ئەمر و بە قیادەی وان یانی ئەوانە هاتبوون تەشکیلکردن ئێوە جگە لەو منتیقانەی تریانی لە دوای ساڵی 1970 ئیتر وردە وردەواتان لێ هاتبوو بگەنەوە ناو خاچی بڵێن باشووری کوردستان و پەل هاوێن بۆ ڕێخستن و ینی دەستان کرد بووە بۆەوەی کە ڕێخستن دروستکەن لە شارەکانە طبعا بێجا ئەو وەختەی ینی ئێمە دەهاتن نێزیکی باجێرەکان دەبین مەسەلەن ینی نێزیکی ناحیەکان دەبین ئەو ناحیەی پشت ئەویدی منتەقەی حکوومەتی عێراق مەسەلەن هەندە ناحیە چۆلکردن ئەم بێژین کانی ماس ئەم بێژین شەرانش ئەوەنە چۆلکردن ئەمە هاتین داخلی منتەقەی بین ینی نێزیکی زاخۆبی ئێمە ئەو وەختە یعنی ئەنتیساڵات بە برادرانی خۆی کرد و پۆستە و بەلاڤۆک و ئەوەنە دەهێناتن زاخۆ و دهۆک و میسل و ئەو برادرانی ئەوی زاخۆل و میسل و بەغدا دەبرن ئەوی ناسیار بینە ئەنتیساڵ پێکردن تەنزیم بەرفرە ئەوی هەرێک بەڕاستی خۆی هەرێک بە گورەی عاقل و زانیبین و سیاست و خەبات و خزمەتی خۆی بەو شکلەی بێ باشە پرسیارێکی تر جارێکەوە شەڕێکەکەن بەڵام تەرمی شەهیدەکان بەجێ هێڵن و بەلێ ڕاست کاک جەوهەرنامێق تووڕابێ ڕاستە بۆچی ینی بۆچی تەرمی شەهیدەکانتان بەجێ کاکە ئەو وەختی ئەمە لە ساڵی 1970 بەڵێ کاک دکتۆر کەمال و عەبدوڕەحمان ساڵح و مەجید ڕزگاری هاتن لە سووری هاتن لەو منتەقەی کوردستانی تورکیا و لە منتەقەی ئولو دەرەوشێ جززیری و ئەوانە لەوێ هاتن گرتنێژ تورکیا گرتن کەرکوچی بەێ بەێ مەبەستم کەمال کەرکوکی و عەبدوڕەحمان ساڵح و مەجید ڕزگاری ئەوژە خەلکی منتەقەی کەرکووکە نەها لە مەکتەبەی ناوەندە دکتۆر کەمال جماوە عەبدوڕەحمان ساڵح نەماوە شید بوو بە ڕەحمان بوو ئەوە دانە لەگەل ئێمە لەگەل مەفرەزەی حەمید شەریفی حەمید شەریف ئەو وەختەی بریندار ببوو میسا ینی بە ڕەحمەت زیندی بوو ئەمە هاتین لە منتەقەی باتوفە و هاتینە لەو منتەقەی زاخۆ ئەمە هاتین گوندی گوندک و جەلالە ئەوان لە منتەقەی زاخۆ سندینە هاتن لەوێ ینی پۆستەکان برادەرێکی حزبی شوعیژمە لەگەڵ خۆینەت لە سووری لەگەڵ خۆیناتە بین ئەو وەختەی مەئینات ئەوە هەناتن لۆ باتوفە مە تەسلیمی برادرانی خۆمان کردن تەنزیمی ئەوەنە هەناتن لۆ میسل و وە بزانم خەڵکی میسلوی هەناتن لەوێ ئەوە ڕۆژ بە خەتی خۆی ڕۆشت و بە قەچاغی ئەمە هاتین گوندی گوند و جەلالە شەوێکی لەوێمان ئەمە ڕۆشتن کێرەی ئێستا کێرە بەدەستی ئێمەیە و منتەقەی ئێمەیە
خامتوري يعني است حكومة تركيا لويا ربيعك حكومة تركيا لويا اما روشني لوي ما تماشي كر او رخي الفوج بفوجي قسروكي بيدا قوتن فوج وليوا وسريا وهمو لوي ابو او منطقي ما تماشي كر ربيعك هبي جندي براخي ناوي جندي براخو ربيعه زيتينو كي بيدا قوتن ما تماشي كر جماعتي قوتي والله او ربيعها آسانه اما داشين داويني بلكي اما بستيني او وقت تقريبا اما 19 نفر بين الزم والله دقيق 19 بين يوم 20 بين بيشمرقه ما عندك خلقي باكول بين عندك خلقي باكول بين ما حفته وهشته بلا حفته وهشته بلا عندك خلقي منطقي باتوفه لقل ما بين دوسياك خلقي منطقي بروريا لقل ما بون بلا ناويكي عبد الله بي ناويكي سيد ابراهيم بو ميسا امن مفرزه بي من معاوني بي بو كاك عبد الرحمن صالح كادري سياسي بو كادري كي زول برز بو كادري كي مخلص بي لشورشي ايلونجي يعني باراستم بو وقت خويدا لقل عيسى السواري كر يعني انسان كي ريكو بيك بو مخلص بي خلقي منطقه زاخواش كاك عيسى باس يود كد اتانويست مەخفەرێک یاخود ڕەبیعەیەکی حکوومەت بگرن ئەگە بە کورتیش بێ بۆمان باسکەی بزانین چەند شەهیدتاندا چیتان کرد زیانەکانی دوژمن چی بوو ڕاست بجەماهاتی ما استطلاع کرد کە لە بەرامبەری ئەو ڕەبیعەی برادران خاصة عبد الله صالحي قلتي عبد الرحمن صالحي قلتي كاكا والله وربيعها صانا هي وأمدا شين آويني وإن شاء الله سركتني ذبي باش بس ارجعوا اما روشتين ما استطلاعك اما روشت ما بيشمرقه بيا شو ومغرب واما درباز بين تقريبا 20 دقائق لجيغاي اويدي ديربو لجيغاي هشاركي اما روشتين ما استطلاع منو عبد الله صالح وميوسى روشتين استطلاعي جيغاي ليداني الاساس دورو بري ربيعي اما بيشي اما بتشين ما قلت اجر اما سحبين اما دين او جيغاي اجا ما هجوم داي اما لفلان جيغاي هجوم دادين هكا اما سحب جبين اما داينا ليلة باش ولا ما روشتين ما جيغا ديتو قوتن من ابا ما جيغا ديت جيغاي ار بي جي او وقتي ار بي جي كالرقم حفت الرقم 2 لقال ما بي سيقول لا سربين ما سيقول لها بي او جيكا بزم تواسطي كي برادري كردستاني تركيا ما فايدا او قولانا والله ما هاتين ما استطلاع كيلو تماشي كيلو ما جيغا ديتو من قرار دس بيكا بلا اما قرانا من قرانا جماعة مينان ما توزيعي كردو لهاي الجيغا ميسا وعبد الرحمن رحمة بد اولا جيغا هيك امنو كاك صالح احمد شمو براي من لما قولت له الاساس او عادتي ار بي جي او انا او كره كي بيدالين يوسف او جخلكي منطقه زاخوها او هادو لقل من كتل ما اينان دينان جيغا كي وبيشمرقي ديج ما توزيع كردن باشا وما رمي ليكر ار بي جي من اويتي ار بي جي زيدا كر لسدي ورا كاي ار بي جي دي ما اويتي ليدا ار بي جي ديج ما اويتي ليدا والله ما رمي كرو يعني تقيلي كرو رمي وشر وتقوه رو ودي اما انتظاري داكين يان سحب بين يان هجومي بديني نناوي هجومي كيدا نناوي سحب كيدا دواي يعني 20 دقائق شاركك او كاك يوسفي بمنقول كاك عيسى منقول بالي قلت جماعات سحبين كروشون سحبين قول والله سحبين ناوي شويدان ناوي سحبيدان قلنا والله ما قول نبيه لبرت قهور كواتنا تواني بيجر بلي ما نتوانينا ديارة اي بوشي يعني زيانتان شون بوشي وزيانتان قرانا وقتي قرانا لا قراني اوانا قصتا نزيكاهية كرت طماهي لنزيكاهية كرت نزيكاهي هاتن توشي سي الغامي بين من بخوي يعني من هزر كر خدا وكيله يعني ابى طوب النظم مكتن ما هزر نكر يعني الغامن والله وقتي دنجي الغامهات هاي شمال جهه خوافت عردي باش ما خوافت عردي تقريبا شارك هيك رميل او منطقه كرت ربيعه كان نزيك بالربيعه ياكل سري ما بي ياكل بالمدابي سري هبي فوج نزيكي ما بين ما دو برادر
دو برادر مهلا بين هكا فوج تقدمي بكت باوينه کەواتەیەوە ئینسحابەکەن و چەند شەهیدتان ئەمە وەختی ما انسحاب کە تۆشی ئەلغاما بین ما شهیدێک عەولدا تەمام بی ناوی چی بوو؟ ناوی حەسەن بی خەلکی کوردستانە تورکیا بی گوندێ بلکابیە کوردستانە تورکیا ئەوە شهید بی هەیە دەملدەست ما شهیدەکە ڕاکرد ئیناتە یعنی نێزیکی ئەلەسا جێ سەحابێ مە تەماشا کرد تەمام بی مە دەینات لە ناوبەینی بەردەک و تەڕاشەکێدا ئەوە ماڵەوێ ئەمە گەڕانەوە کانێنی موسا لەسەس موسا من مەفرەزەیە کا موسا گوت مەبایکە موسای دەنگێکی ڕەزیل دەنگێکی بریندار بایکە ئەمن لێرەمە وەرن من ئەمە چوین ئەویش سەچمەیەکە فێراوی کەتەبی نەفەرێکی کوردستانە تورکیا یەک ئاموزای وان لەگەڵدابی ئەوە نەژمە برە جێگای سەحابێ کا عەبدوڕەحمان ساڵح و ئەو گوتی وەڵی نزانین ئەمە زبرین بە عەبدوڵا ساڵح ئەو ژ کەتیە جێگای ئەڵغامی گوت وەڵا ساڵح ژ بریندارە کانێنێ مەنەدی ئەمە چوین مە ئەوژ پێ هەر ئێک لە جێگایەکی ڕۆشت کەسی هەش مەفرەزەکە چەند کەس بوون؟ مەفرەزەکە ئەم 20 بین 20 نەفەر بین 20 نەفەر بین والله کانێنێ مەساڵح ژ تەمام کە ساڵحێکی کۆچەر بی خەلکی منتەقەی زاخۆبی ئەوەش پێشمەرگەی شوورەشی ئەیلۆم بی ئەوە لەگەڵ عەبدوڵا ساڵحیش لە سووریا هاتبی باش عەبدوڕەحمان ساڵحی ئێوە توانیتان ئەم بریندار و شەهیدانە بگوێزنەوە؟ مە گوهاست جێگای سەحبێ باش ئەمن گەڕامەکانێنێ حەسوو گۆڵە نەهاتووە حەسوو و ساڵح لەگەڵ عەبدوڕەحمان ساڵحی هاتبین لە سووریا هاتبی ئەوە زەڵامی وی بین لەگەڵ وی بین کانێنێ حەسوو گۆڵان ئەو ژنە دیارە مەجبورم بگەڕێمەوە گەڕامەوە یەک برادەرێک لەگەڵمە هات ساڵح لەگەڵمە هات مگوتی کاکە لەگەڵ من وەرە کا بریندار ئەمە ببینین هەکە ببینین یەک بە یەکی حەول بکە هەشت بریندار دان هەشت بریندار مەدان و سێ برینداری خەتەر مە بریندارەکان ئیناتن تا یعنی سێ و نیوی شەوێ جەماعەتی بە من گوت برادەری من ئەمە خلاص نابین هەکە ئەتۆ حەقل خۆ هەیە حەقل مەنینە یان ئێمە هەمووە بکوژە یان ژک ئەمە خلاصی بکە بی ڕۆژ ئەوە شەو تەواو بوو ئەمە مەجبور بین ئەو سێ شەهیدەکان زانی سێ بریندارەکان بێنین لەوێ عەبدوڕەحمان ساڵح حەسوو ساڵح و عەبدوڕەحمان یعنی جێگای وان بەرز بی یعنی مە لەوێ دەینە شەهید نەبووبوون شەهیدنان بەس برینداری خەتەر بی ئەوین دیتر برینداری سوک بین بە دەست و بە مل و بە ئەوە دەتوانیان بیبی مە ئەوە بردن لە جێگایەکی یعنی ئەمە ئاخر وەختەمە نەگەشتین مە لەوێ ئەمەمان سەعات نەهی ڕۆژێ سەحارێ تەقدم هات و تەمشید هات وەختێ دەئین جێگای حادیسەکەی شهیدێکی دەبینن چەندتایەکی برادەرێکی مابی لەوێ کۆلە پشتێک بە دەوسێ دەین بهارە بە دەوسی دەین بە دەوسی گیایی و دەوسی پیا دەئین لە دوورەوە ساڵح و ئەویدی دەبینن عەبدوڕەحمان ساڵحی ئەوانە زیندوو بوون یا زیندی بوون بەس ئەمە نەتوانیان ببین ڕەمی لێکردن حتا عەبدوڕەحمان ساڵحی ڕەحمەتا خودی لێ من گوت من کاک عیسا من ساڵە چاکی تێ خۆ بدە من و پۆستێک بەرەوکا من دەوی پۆستیژ لەگەڵ خۆ ببە دا شل نەبێت احتیمالە شلجی بێت من ئەو پۆستۆ من دەستەخوابێتە بەرەوکاوی خودی چی تێدا بێت ئەنزانم من دەستاوێتە ئینان و چاکی تێ خۆش پێدا کرد ئەمە هاتین ئەمە گەهشتین و نەگەشتین جێگای هەشارێ دنیابی ڕۆژ ئەمە مەجبورین چۆنش بە ڕزدایەکەبی لە ئاوێدا ئەمەمان ڕۆژا دیتر سەحارێ یعنی بە بریناری شەهید کران بەێ بە برینداری شەهید کران هەردوو بەس یەکشوانە ما ناویوی حەسەن بی خەلکی گوندی بۆ سەڵێبی ئەوە بە ساخی ئینان بردن زاخۆ بردن ئەبوو غرێب ئەوە عیدام کرد بەێ معلومات لێ وەرگتن باشە کەواتە لەسەر ئەوە ئێوە لەگەڵ پشتیگە من ڕۆشتم قیادێ باشە ئێمە مەفرەزەکان هەموو ئەوی بریندار بی مە هەناتن دکتۆری بە تەریقی برادرانی کوردستانی تورکیا هەناتن دکتۆری بردن قزل تەپە و بردن مێردین و ئەوانە هەناتن ئەوانە ساخ بین ئەوی ساخی بێ بریندار هەشت بریندار بین یەکێژێ ناوی
یوسف علی بی یەکێ ناوی حەسووبی یەکێ ناوی میسابی یەکێ ناوی دیسە حەسوود بی شهید بی عەبدوڕەحمان ساڵح شهید بی حەسوو شهید بی کوڕێکت بژنێ باوەدین بریندار بی کوڕێکت دەبژنێ ڕەشۆ بریندار بی ئەوەنە هەشت بریندار بی نۆزدا هەشت بریندار بن و سێ شهید چەند دەمینن هەشت دەمینن هەشتی دیتر من نەهێلا بچن هیچ جێگایەکی ئەمە ڕوشتن قیادێ ئەمە ڕوشتن قیادە ئەو وەختی جەوهەرنامق لەوێ بوو غازی زێباری لەوێ بی ئازاد لەوێ بی ئازاد بەرواری لە کۆماتەی ئەمە ڕوشتن لەوێ چاوەمە پێگوتی حاڵ و مەسەلە ئەوەیە جەوهەرنامق تووڕە بی و عاجز بی چۆن ئەتو تێلاوە لەبەر چی تێلاوە چۆن هێلا بلاتە قەت و پەت کردبان کردبان کۆلە پشتە دەوایی نابن تەسلیم نەبێت بابا من نەچیان مگوتی کاکە وەرن ئەمە سێ بزنە دەبینە لەوێ سەرژی دەکەین دوو مەفرەزە سێ مەفرەزە هەر نەکەوە ئینان حەقی وایە ئەمە ناتوانیا بینی وەڵی سێ تقریبان سێ مانگە شەش مانگە ئەمن تەژمیدم کردم ئەس تەژمید کردم لەسەر ئەو مەسەلەی حەقی بوو یان حەقی بوو بەس ئەمە ناتوانیا ببین هەکەمە توانیان بیبن خۆ برای ئێمە بین ڕحی ئێمە بین بیر و باوەڕی ئێمە بین باشە کاک ئیسا شتێکی تر هەیە کە ئەویش ڕووداوێکی گرنگی مێژوویە ینی هەر ئێوە نەبوون هەر پارتی نەبوو کە خەباتی چەکداری دەست پێ کرد بۆ لەولا شۆیەکێتی دەستی کرد بۆ بە خەباتی چەکدار بەێ ڕاستە ئێوەش لەگەڵ یەکێتی تەنانەت لە ساڵی هەفتا تا کاک مەسعود و مامجلال لە سووریا ڕێگەکەون کە شەڕ نەبێت و بەیەکەوە خەبات بەڵام ئەم شتانە هیچی سەری نەگرت و لە ئەخیرا ئەوەی کە پێی ئەڵێن ڕووداوی هەکاری ڕوویدا ئێوە لەسەر ڕووداوی هەکاری چیت هەیە بۆ مێژوو بیگێڕیتەوە ئێوە چۆنتان زانیم هەموو ئەس پێشمەرگەیەن و پەیوەندیتان هەبوو ئاگادار بوون ئاتانزانی چەند کەسن مەبەستیان لە هاتنەکە چی بوو پێشتر لەگەڵ ئێوە هیچ پەیوەندیەک لەگەڵ سەرکردایەتی بڵێن قیادی مۆقەت هیچ پەیوەندیشان گرێدا بۆوانە ئەتانزانی بۆچیەن ئەو وەختەی ئەوەنە لە منتەقەی سیدەکە قووەتی وانە زۆر بوو بەڵێ برادرانی یەکەتی تقریبا 400 نەفەری لێ هەبوونە بێجا جار جارە دەهاتن لۆ منتەقەی بادینە جار جارە دەچوونن لە منتەقەی سۆرا هەولێر و منتەقەی سلێمانی و منتەقەی ئەم بێژین حاج عمران و ئەوانە دوای ئەوە یانی ئەوانە دیارە هزر کردن گوتی ئەمە مەقەری خۆی ببین منتەقەی بادین ئەمە بتوانین سیلەحی لۆ خوابینین و ئەم بتوانین ئەوانە لەوێ دەربێخین هاتن و هەندێک برادرانی کوردستانی تورکیاژ ڕێبەری وانابین یعنی ڕێبەری وانە ڕێک نیشانی وان دەدان و گوتی ئەمە دەچین منتەقەی ئولو دەرە منتەقەی شێرنەق مەقەری خۆی دەینین لەوێ و سیلەحی لۆخوا لە سووری دەینین نیان ئەوانە لەوێ منتەقەی دەردەیەخین ئەو وەختەی ژیانی خەڵکی کوردستانی تورکیا زۆر مخلص بین و باش بین و لەگەل حرەکەی کوردی و لەگەل پارتی دیموکراتی کوردستان و لەگەل قیادەی موقت ئەو وەختەی ینی ئەواناژ نەدەهێلات یعنی بێن منتەقەی هاتن و ئەمە تووشی ئەو مشکلەی بین بەبێ حەمدیمە و بەبێ حەمدیوانە یعنی خەڵکی کوردستانی تورکیا ڕاستە بەلکی بە ڕێگایمە و یان بە تەواسەتیمە و یان بە هاندانی ئێمە ئەو مشکلەی چێ بوو ئەو مشکلەی چێ بوو یعنی ئەوەنە ئەگە تەوافق کرێبێت تەوافق نەکرێبێت قیادە دەزانێت و ئەوە شول و کاری قیادەیە قیادەی هەردوو ڕەخە هەم مام جەلال و هەم کاک مەسعود هەم کاک ئەدریس وێجا ئەو دەزانن چۆن بی و چۆن نەبی و بۆچی ئەوها خوڵق بی و بۆچی ئەوها ڕوویدا بەڵام ئەوانە هاتن چەک بێنن وانی ئەوان بۆ خۆیان واڵێن ئێوە وای گوتن گوتی ئەمە دەچین نزیکی منتەقەی سووری دەبین چەکی دەینن چەکی دەینن وێجا مەبەستیان ئەوە بین مەبەستیان مەدەربێخن مەدەربێخن هەرۆ بۆ خۆت بەشدار بووی لەو شەڕەیە واللهی ئەمن وێجا لە ئەوەی ئەمن چۆم تەژمید بیم ئەمن بەسەر بخۆ ڕوویشتم مەقەری لەقیەک مەقەری لاقیەک گوتی وڵات جەوهەرنامەق و قیادە ڕوویشتن ئەویدی ڕوویشتن منتەقەی چەلێ و ئەوانە شەر ئەو وەختەی لەو منتەقەی بی ئەمن ڕوویشتن من جەوهەرنامەق دیت جەوهەرنامەقی بە من بە عاجزی بە من گوت کێ گوتە ئەتو بێ
مقوتي كاك جاور من زانيا شر لوقا وماو أمن لهاوري وديمو أمن غيرتم هيا أمن بهاوري برادري خوي بشم ولا قوتي ورا قوتي لقل مبا أمن لقل بيبيم تا هكاري أما روشتين هكاري تماشاي كر يعني مجموعي برادراني إيكتي لوي عشيرتي جيليكيا لوي إقصير كردونا تسليمي ما كردونو ما إيناتن منطقي شت يونس واوانا مقري حيف ياسين واوانا وهركو بيدا واوانا لوي ما ونو والله نزانم هندك بينا بارتي وهندك روشتن تسليم بينو هندك مانو هر اوا باشا امن اويلي تزان زور جار باسی ئەوە کە نەڵێن 700 کەس کوژراوە شتی وا هەیە نا والله بە بڕای تۆ کوژراوە بلكي يعني 20 نفر هاتبن كشتني 4 شكلي لهردو لا هل هردو لاياش 20 كاس 20 كاس اي شلون فيجا شون اوها مثلا يعني لدو منطقه الشربي طالو بازي هر اوج منطقه هكا نزيكي منطقه تشليو هكاريه اويدي تر منطقه جيريكيا لا اويدي تشتميغو اوانا لانه بيني جيريكو مام قرو جوده اوانا لوي يعني تقريبا صادو سه كازبين صادو سه كاساكا يعني تقريبا 25 نفر خلكي منطقي بادي نابين لقال دكتور خالد وحسين بابا شيخ او انا ما ينان اوجد يعني بردن اويدي هالكو بيدا ولوي ما نوو او برادري يعني دوية بشت قد تسليم بكتو او برادري بمينت لقل قيادي مواقت ببت بيشمرقو واوي ماليان لسوري بيد يعني تقريبا 15 نفر خلكي منطقي شنغاري بون يزدي بون او انا ما اينان يعني روشتن بطاعات وسطي قيادي مواقت وريغاي ما هناتن لو سوري روشتن مالي هل او او سلوك عشيرتي جيركي احمد كارفان لو شرايا كجرايا نا بيشي اوي كجابو بيشي اوي حكومتي تركيا كجابو يعني لصالي لصالي حوتاو بينش بلي حوتاو بينش لقل تركيا كجرا تركيا كجا تركيا يعني مناقشة لانه بيني اوانا شي بي لسار اويدي لسار عردو او لانه بيني وانو قندك فلابو لوي يستيمانك رويشت لوي لسار كرداتي ولا سر زداتي ولا سر ترك فالله اوانا لا سر هندي هاتا كشتني شهيد بو وجا اويدي الشيخ ميس لا جيغاي ويجت شيخ ميس لا شري هكاري باجدار بو زور هاوكاري ما ذكروا وخلكي وانا وقت اما شوين او جماعتي برادراني يكتي تسليمي ما كردنو اي زور جار باسی ئەوە کە نەڵێن سیلەحەکان يعني بلووان مان او بەدەستیوان مان و ئەمە باوشکلەی زۆر جار باسی ئەوە کە نەڵێن ژنانی باکووریش دەوریان هەبووە ژنی کورد وەڵایی زەحمەتی کێشاون تعبی کێشاون ڕەزەلەتی کێشاون دەربەدەری کێشاون یعنی چۆن بە فەقیری و بە دەربەدەری مهاجر ببن بچن کوردستانی تورکیا و بە هەژاری و بە فەقیری و بە نەیی او وقت يعني هوكاري ما ذكرن هر بنان وبقى وبجل وباللباس وب تقسينا ذكرن اين كردستاني ايمج كردستاني عراق كردستاني باكور يعني اما باشور اما دهاتين يعني هر او جنان نبيل شو نيوي شوي 2 ساعات هيك و2 3 و4 ناني بمددان وجلي مدى ششتن وهوكاري ما ذكرن وجلو برقي ما درس ذكرن ويان جيغاي نوستن خو هاوكاري ما ذاكرن بوستا وانا دبر تواتوانيش دوريان هبو بري شلون دوري وانا عينا وكي دوري ما بي وكي دوري بيشمرقاي بي يعني دوري بيشمرقا لا شاخ ولا تفنق بي او انا لا مال وداخل ولا مطبخ ولباس وحاضر كردني نان وبوستا وانا تو بو خود بالبرسياليتي تبو كات القيادي موختا او وقتي بليها من امر مفرزه بو امر مفرزه بو جارا امر معاوني مفرزي حميد شريفي من معاوني مفرزي محمد خالد بن دوي او بما امر مفرزه اي او وقتي طموحاتي مسؤولاتي وردبه ومونيكا اوي نبو اما يعني فقط مخلصيه خبات وخزمتي بي يستهي
بەێ هەروەڵە ئێستا هەیە چوون هەروەڵە ئێستا هەموو تۆمەهاتی هەیە چوون باشە ئەگەر باسی کۆنگرەی نوۆی پارتی بکەین ئێوە بەشداریتان لە کۆنگرەی نوۆیان کرد هەموو قیادەی بڵێن ئەو سەرکردایەتی کە لە باشووری کوردستان بوو لەگەڵ باکوور ئەوانە هەمووتان گەڕانەوە بۆ لەکوێ ژیرا کۆنگرەی نوۆی بەێ ئێمە ئەو وەختی ئەنقیلابی کرد خومینی ئەنقیلابی کرد شار و شاه ینی ڕۆیشت و ئەمە داخلی کوردستانی ئیرانی بین ئەمە داخلی کوردستانی ئیرانی بین تقریبا پێش 6 مانگی ئێمە داخلی کوردستانی تورکیا کوردستانی ئیرانی بین و ئەمە خوا پێ ناسەی کردین و خوا پێ ناز دەکردین و خوا پێ ئاشکرایی دەکردین و تەنزیمی خۆی دەکردین و لە منتەقەی ڕزایی و لە منتەقەی لە ناو پەناهێندەکانە نا پەناهێندەکان هێشتا ناتوو پەناهێندەکان لە شارەکە بوو دوای یعنی ئەوەی ئەمە دەست بە تەنزیم و چاڵانگی تەنزیم و سیاسی مەکرد لە ناو ئەویدی دوای ئەوە پەناهێندەکان ئینان کەمە پەناهێندەکان ئینان منتەقەی زێوە و ڕزایی و لە نەخەدێ و ئەوانە باشە بەڵام لە کۆنگرە چی ڕوویە کۆنگرە مەجبور بین کۆنگرەی بکەن باشە چۆن مەجبور بین کۆنگرەی بکەن لە کۆنگرەی حوتاون و مەجبور بن قیادایەکی هەلبژێرن قیادایەکی نو هەلبژێرن و قیادایەکی هەلوەژین و ئەو قیادەی دیتر وەستابی و عاجز بیبی و وەکی دەرێت زەحمەت کێشابین و حەقی وان بی قیادایەکی جدید بکەن قیادایەکی نوێ هەلبژێرن بە سەرۆکاتیە کاک ئەدریس و کاک مەسعود و ئەوانە هەلبژێرن پارتی دیموکراتی کوردستان باشە بەس جەماعەتێک ئەوانەی کە دەوریان هەبوو کاک جەوهەر و کاک سامی و کاک کەریم و کاکەکانی تر ئەمانە بۆچی دانیشتن خۆوانە دەورێکی گرنگیان هەبوو دانیشتنیوانە کاکە دانیشتنی وانە سەبەبیان ئەوە بیوەستابین زەحمەتی کێشابین ئەوانە ژیانی داوایی کە گوتی ئەمە ئەستەراحەتی خۆی بکەین ئەستەراحەتی خۆی بکەین مە پێوەستی بە ئەستەراحەتی هەیە ئەمە ئەستەراحەتی خۆی بکەین ئێخۆ منەخشەیە ینی منەخشە کێم زێدە منەخشەی بکەن ینی لەسەر بیر و باوەڕ بی هە لەسەر بیر و باوەڕی پارتی بی خۆ لەسەر بیر و باوەڕی دیتر نەبی تۆ بۆ خۆش وەستا بوویت بەێ ئەوە من ئەندامی کۆنگرەی ینی مەبەستم ینی ماندوو بوو تۆش ئەرێ وڵە چۆن ماندی نەبوو یعنی بە ئەو زەحمەتە بە ئەو تعبە بە ئەو سارمایە بە ئەو ڕەزیلیە بە ئەو فەقیریە بە ئەو نەیە بە ئەو نانە برسیە بە ئەو دوور و نهاڵەنە چۆن ماندی نەبوو ئەمە ئاسن و پیلانی نین ئەوەنەش عینەن هەر دوایەوەی کە ئیسراحە دەکەن و ماندوویەتیتانە حەسێتەوە پارتی گەل دروست دەکەن بۆچی پارتی گەلتان دروست کرد بۆ لەگەڵ پارتیا بەردەوام نەبوونەوە هەموو زەحمەت و ماندوو بوون و بریندار بوون و ڕاستە ئەو وەختەی پارتی گەل دروستکردن و خۆ پارتی گەلج غیانەتی نەکرد من ناڵێم من باسی ئەوە ناکەم من ئەڵێم هۆکاری چی بوو ینی هۆکاری تر هەبوو یا ئەوەنج ینی فکر و بیر و باوەری ئەوانە ینی لە گەلێک دیارە نەگونجان لە گەلێک نەگونجان باش ئێوەجان نەگونجان ڕابین حەزب تەشکیلکردن حەزب تەشکیلکردن هەر دوای ئەمە هاتین هەرمە وەکی دەرێت پاسۆک و سۆسیالیست و پارتیگەل و هەموو مەکردن پارتی وێت ینی دڵخۆشکەری ئێمەش بن ڕاستی ئەمەش دڵخۆشکەری ئەوانانی چکو کورداتی حرەکەی کورداتی هەر یەکە و هەر یەک حەسابە ینی ئێوە خەنەعەتی من ئێوە هاتن پاسۆکیش و سۆسیالیستیشان کرد بە پارتی بەێ وڵ ئێوە بوون ئەمە لەگەلێک دەمەژبین دێ لەگەلێک دەمەژبین لە هەردوو ڕەخا نەکوون لەمە تەنێ چکۆ ئەو ژە هاان دەربین ینی سوسیالیست و پاسۆک ژ ینی هاان دەربین ئەمە ببن یەک حەزب ئەو وەختی بەرەی کوردستانی هەبوو ئێوە لەگەڵ ئێرانە پەیوەندیتان خۆش بوو وڵە پەیوەندی هەبێ خوا ئیران ئەو وەختە ینی لە عێراقی تووڕە بوو حاز بوو لە ساڵی هەشتەکان شەر دەستی پێکرد ئیرانی حەز دەکرد هەموو ینی لەگەڵدا ڕێک بن باشە ئەڵێن پێش ئیسلامیەکان و پارتی و ئێکەتی و پارتیگەل و سۆسیالیست و هەموو باشە بەڵام پێشەوەی پارتیگە دروستکەن ئەڵێن لەگەڵ لیبیا پارێکی باشیەوە بە کاکسامیەوەوان و ئێوەیان بەێ ڕاستە دا هەموو حزبە بە ئەمە نەشێرینەوە دان هەموو حزبە دان پارتیە دان ئێکەتی دان شوعە دان پارتیگەل
دانا هەمووە هەرێکی سامیە خۆی هەبوو پستی خۆی هەبوو چیتان ئەوی دیژی پێدەدا پارەکەتان چی لێک دێوە پارەکان مەسرف دەکرن لە مەقەڕەکان لە پێشمەرگەکان ما ئەو پێشمەرگەی بچت پێشمەرگاتی بگە چی دەخوتن ما قوربەسەری نەبێت شتێکی پێ بدن ئایلەی خۆی بژینەتن لە هاندەران پارتیگەل دەوری هەبوو لە ڕاپەڕینە بەێ چۆن چی دەوری ئەوژ لەگەل بەرەی جوتی هاتی داخلی بوو بەرەی کوردستانی بەرەی کوردستانی لەگەل بەرەی کوردستانی هاتە داخل بوو ئەو ژیانی پێشمەرگەی خۆی هەبوو بە قووەتی خۆی باشە تۆ زۆر نزیک بووی لە کاکسامیش بڵێ ئەوە قەنەعاتێک ینی چی وای لێ کرد کە بڕیار بە بچێتەوە ناو پارتی ینی چی وای لێ کرد هۆکاری دەزانێت چۆن پۆست بوو هۆکاری بەبیر و باوەڕ بوو چی بوو بەبیر و باوەڕ بەبیر و باوەڕ بوو بەێ بەبیر و باوەڕ پێشەوە بە ئێوەیان و ینی پرسیان پێکرد کاکسامی پرسی بێەوە کرد کومبین بەمە بەس بەشێک رازی نەبوون بەشێک رازی بوون بەشێک رازی نەبوو بەشێک ئەقناعی کرد بەشێک ئەقناعی نەکرد ئەوە مش هەر کەسێکی مشکلەی خۆیە مشکلەی ویە مشکلەوی شخصیە لە گەلێک دەمەش بین و یعنی وەکی دەلێتن ئەمە بینە یەک حەزب و یەک گرتن گرت و لە گەلێک دەمەش بین و سەربلندم سەربەرزم سینگ فەرەوانم هیچ من غیانەت نەکردووە لە حەرەکەی کورد بە هیچ وەختیدا زۆر باشە ئەمن هەموو وەختە پێشوازی و پێش بیمە لە حەرەکەی کوردە باشە بە تەمەنی خۆی ئەمری خۆی دەستت خۆش سەرکەوتنیەوە بۆ خوازم میوادارم تەمەندەشێت بە ئاواتەکانی خۆت بگەیت بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیەتی نەکۆتایی پەنجەمۆری ئەم جارەمان کە لەگەڵ یەکێ لە پێشمەرگە سەرەتایەکانی شۆڕشی گوڵان بوو کاویش کاگەیسا بوو پێکەوە پرۆمۆی ئەڵلقەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتیەکی دیکەیە و بەخواتان هەتا ساڵانی شەستەکانیش عەرەب زۆر کەم هەبوون یعنی ئەوەی کە لەوێ بووە مەسیاتر زۆرینەکە کورد بووە و تورکمانیشی لێ بۆ لەگە مەسیحیە زەنگە عەشیرەتێکی زۆر گەورەیە لە ئەفغانستان لە ئێران لە تورکیا لە هەموو شوێنەکە زەنگ نەمان هەیە نیو سەعات ڕەبابەی لێدا تا ئەو عانێمانەدا پێیان شۆڕ شێلول کە دەست پێەکە ئەو کاتە زیاتر تەوەژمە شوعیەکە و حیزبی شوعی زۆر لەگەڵی نەبوون قەڵەباڵغێکی زۆر بوتمانەوە چییە؟ وتی ئەوە پۆلیس هاتووە ماڵی باپیرە تەفتیشەکەن خوالی خۆش بوو ڕەحمەتی مەلا مستەفا هاتەوە لە کەرکووک لە ماڵی عومەر دەبا بە دابەزی قەڵەباڵغ